ڕادەستکردنی نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ کاردانەوەی بەرفراوانی لە هەرێمی کوردستاندا دروست کرد. بەشێکی زۆر لە هاوڵاتیان دڵخۆشم بە ڕادەستکردنی نەوتی هەرێم و پێیان وایە کە بە پلەی یەکەم هاوڵاتی و فەرمانبەران لی سوودمەند دەبن و بازاڕیش دەبوژێتەوە. بۆیە ئەوەی کە بەلای فەرمانبەر و خانە نشینانەوە گرنگ بوو لە پاش ئەم ڕێککەوتنە چیتر نەموچەکانیان دوا بکەوێت و نە لێبڕینیشی بۆ بکرێت. ئەو خەرکە موچەخۆرە چاوی لە موچەیە ئەوانش حەقەیە لە خوای بتسێن عەدالەتەکی بەکاربینن. ئەو خەرکەش زۆر پێخۆش عارە زۆر درخۆشە بەغدا و هەرێم ڕێککەوت. گرانی نرخی بنزین و نەوت و گازوایل لە هەرێمی کوردستاندا خەڵکی نیگەران کردووە. بۆیە دەڵێن بەڕادەستکردنی نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ نرخی نەوت و بنزینیش هاوشێوەی نرخی نەوت و بنزینی شارەکانی تری عێراقی لێ بکرێت. ئەو ڕێککەوتنەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لە بۆی باشە بەربوومی کوردستان دەژێتەوە، خەڵکەکە بەرەو خۆشی دەڕوا لە بەرەوەی ئیشاڵە نەفتەکەش هەرزان دەبێ و بنزینەکەش هەرزان دەبێ، چکە ئێمە ژیانی ڕۆژانەمان زۆربەی زۆری بە بنزین پێک دێ لە بەرەوەی ئەتو ئەگە سیارەکەت کە هەیە نەتوانی بنزینی تێبکەی معناوایە ئەتو کارەکان ڕادەوەستێ. بەڕای چاودێران ئەم بڕیارە لە بەرژەوەندی خەڵکە لەبەر ئەوەی ئەو بارگرانی کۆمپانیەکان لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان نامێنێت و خەرجیەکانی هەرێمی کوردستانیش لەلایەن بەغدادەوە دابین دەکرێن. ئەم ناحیە تحرر اقتصادی بە تزانی کو ام پیگیری مهبی 5 سال لەگەڵ حکوومەتە ترکی ئەوە ئیلغا بیچوو هەڕاجکردنا نافتی وەکو خەڵکێکی سوودمەند بی شەریکات و دەوڵەت مسوودمەند بین ئەو ژنابەت سوودەوێژی دەبوومە بەگەرتەوە مرکزیەتە مەلگەل بەغدا دێبقەوەتر کەوت ئالیەتی تەفاهم لەگەل مؤسسە سۆمۆ. بەڵام بەشێکی تر لە چاودێران دەڵێن هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بەمانەی کۆتایی هاتنی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان ناهێت. ئەبی ڕێکەوین لەگەڵیا چکە عێراق بتەوێنێتەوە عێراقین. ئەگەر ڕێک نەکەوین لەگەڵای کێشەمان بۆ دروستەکە، ئەگەر ڕێک نەکەوین لەگەڵیا ئابووریماندا ئەبەزێ، ئەگەر ڕێک نەکەوین لەگەڵیا نەوتەکەدا ئەبەزێ، ئەگەر ڕێک نەکەوین لەگەڵیا تەداخولمانەکەن. ڕۆژی سێشەممە لە بەغدا ڕێککەوتنی کاتی لە نێوان وەزارەتی نەوتی فیدرالی و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم واژۆ کرا. بەو پێش هەناردەکردنی نەوتی خاو بۆ دەرەوە لە هەرێم و پارێزگای کەرکۆکەوە دەست پێ دەکاتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.